بناوی خدای مزنی دلوان گلی می کرد لروجهلاتی کردستان دست خوشیل ودکم بو خزمت و خبات و کاد و برخدان و تکوشین اوا بو نغریبه هون پارسوان ناسنامه کردن هون میراتگر شورشگرانه هون او گلی گو اوا 100 ساله ایش و هیوی لسر ملی خوهیل گرتنه هون نبی پیشوا قاضی محمدن هون میراتگری کوماری یکمی کرد ده اب 100 سال را بردوده هون خوشکو برای شهید یکم ده شورشیا نوده گو خاکی روش آبای کردستان آفدایه روجهلاتی ناوین امرو بخوین و ببریاردار جنوبره تخیز کرن و نقش کرن تانی او گلن گو دزانن چون ببنه یک جه خود سبروجا نوده بجی دکن لگلی خواه لبراین خواه لروج آبای کردستان تماشا بکن لروج آبای کردستان گو برین کور بو ناکوکی دناو لاین سیاسی ده تال بو لگاوا گو کیلیا چارانوسی هات دنگ پارتیزانا بدنگ بو تنی یک قیرین بلند و برزه بو کرد و کردستان و بیجی یکیتیا گلی کرد بو او یک او بون لیستکوان سرکه دنگ گوهرتم ریز لیتی گرتن ده سوریای ده بو جبرگو او دکیلیا بریاردار ده هل بجارتن گو ببنه یک هلوست امرو سرا روجهلاتی کردستانه باین گوهرتنی لإيراني ظلم و زورداری جکوکی رادکی تخت نحقی و دستهلادداری ولایت الفقیه دبن پی شورشگران ده تیهاجاندن دیروک دست خوودکی لتجار پیشوازی لوان کسی دو دلا ناکی اوا دمک و کیلیک نوک دم و کیلی رابردوده کیلیک و دمک دبیگو قات تجارک دی نوگری اوا کیلیک و دمک گمنال ما زاروکن ما نوین ما و بر پرسیاریج ما بخوازن بو او یک جبراکی وی بچوک جدلکی گو قات ترسي ناسناكي جوجدانكي جو بيدنگ نابي جأذينكي مزنو قورة بو في قلي جو تجاري سري خو نچمان ديا و نطوان ديا هوارك قيريك بو ريبرن ما بتفقرا سياسي دا روجهلاتي كردستان بو ريزدار ما مصطفى هجري سكرتيري حزبي ديمقراطي كردستاني إيران بوريزدار ماموستا عبد الله مهتدي سكرتيري قشتي حزبي كوملي كردستاني إيران بوريزدار إبراهيم علي زاده سكرتيري كوملي ريخراوي كومونستي حزبي كومونستي إيران بوريزداران امیر کریمی و پیمان ویان هفسروکن پژاک بورزدار ماموستا باباشیخ حسینی سکرتری سازمانی خباتی کردستانی ایران بو پارتیا آزادیا کردستان همو
هێز و کۆمە و ڕێخستنین کوردی ڕۆژهەلاتی کوردستان گۆژبیرە مژی ئەف دەقە دەرباس بووە حورمەت و ڕێزێکی زۆر گەورە و مەزن بۆ خزمەت و خەبات و کەد و بەرخۆدان و تەکۆشینەوە ئاخفتنا من نەمۆ مامۆستاییەکەن سەروە تەنی قیریەک برژبراکی وەی بچووک بناوێ هەر داییکەکی گۆلپشت دەریین زندانە لەبەنداوەیە بناوێ هەر جوانێکی گۆپسینگەکی تازی لەبەر دارڤەکردنێیە بناوێ هەر شەهیدێکی گۆوەسیەتنامەیەک بۆ مەهشتیە دابەش نەبن قیریامە بۆوە هەوارامە بۆوە گۆ ئێدی بەسە بۆ دابشبوون بەسە بۆ ئەو پارچەبوون بەسە بۆ ئەو داخویانیên جودا جودا گۆ تەنێ ئەم لێ دبیهیزن گەلێ وەی کورد لە ئایدۆلۆجیا وە تەماشە ناکێ گەلێ وەی کورد بەرپرسیاریە ناکۆکیên ڕابردوو ژوە ناپرسێ گەلێ وە لەسەر وان تایبەتیên بەرنامەیên وە پرسیار ناکێ گەلی وەی کورد لە ڕۆژهەلاتی کوردستان تەنێ بی یەک پرسەدە قیرێ گەلۆ ئەمێ کەنگی وە دبن یەک ئالایە دەببینن ئەمێ کەنگی وە بن یەک هەلوەست دەببینن تشتێ گۆ گەلێوە دخوازێ ئۆدەیەکە ئۆپراسیۆن بۆ پاراستنا گەلی کورد لە ڕۆژهەلاتی کوردستان بلاتفۆرمێکی نەتەوی یا بەرفرەه بۆ پاراستنا گەلی کورد لە ڕۆژهەلاتی کوردستان جەبهەیەکی یەکگرتی ji بۆ پاراستنا گەلی کورد ڕۆژهەلاتی کوردستان نەرینێکی هەڤبەش و یەکگرتی هەورێزگرتنە هەوڵدانە برێڤەبرنە vêkêliya dîrokî گۆ گەلی کورد ڕۆژهەلاتی کوردستان تێرە دەرباس دەبێ لەسەر ماسەیەکێ ڕوونن ji بۆ گۆ ون ببنە هێزێکی گەورە و مەزن گۆ زۆردارە ئاستەنگ بکەن لەسەر کۆمەک مافên herî kêm lev bikin ji bo xatirê گۆ ون gelê xwe biparêzin ji windabûna ji wan leyîstikvanên siyasî ê navnetewî biparêzin hûn ne dijminê hevin dijminê we ew e ew ê gû erd û rûmeta we diziye win hemû parçeyî yek mifteyê ne گۆ دەرگehê azadiyê venabê heta گۆ hemû parçeyên wê miftê negihine hev gelê we li benda gavekî dîrokî ye گۆ hêjayî û layiqî berxwedana wê ye ciwanên we ê gò zindana de ne li benda peyvekî gò moralê wê bilind bikin dayîkên şehîda li helwesta we temaşe dikin gelî wey kurd li her sê parçê Kurdistanê li helwesta we temaşe dikin gelo Kurdên Rojhilatî Kurdistan wê wek çiyayekî yekgirtî wê bisekinin yan jî xwedênekê wê ev derfeta zêrîn ji destê xwe wê bibin yekîtiya biryara Rojhilatî Kurdistan nexewne biryara Rojhilatî Kurdistan biryar e û biryar emro di destê we de ye bijî berxwedana Rojhilatî Kurdistan bijî Kurd bijî Kurdistan